خۆشەویستان جارێکی تر سڵاتان لێبێ و لەگەڵتانە بەردەوامین. ئەم تۆرەمان تایبەتە بە بابەتی باخ و وەدار و دەمام و وە لە هەمان کاتیشا ڕێخستنەوەی باخ و جوانکاری لە باخە وە بتوانین چیمەن و پەرژینەکانمان چۆن بە چ شێوازێکی باش لەم کاتەیە ببڕین. بەڵام لە هەمان کاتیشا باسی بابەتێ بکەین بەهۆی ئەم خۆڵبارینی لە سەرتاوە باسمان کرد. ڕۆژانە ڕەشەبایە کەڵەکات بەداخۆ من لە شاری سلێمانی بینیم هەر لەسەرم شەقامەی مەلیک مەحموود چەندین درەختمان بینی کە شکاو کەوتە سەر شەقامەکان و ئەمانە پێویستی بەوەیە کە جارێکی تر چۆن پارێزگاریان لێ بکەین و چۆن بزین ئەو درەختانە کە ڕوبەڕووی ڕەشەبایەکە بن تووشی شکان نەبن چارە سەر چییە بۆ ئەمانە و لە هەمان کاتیشا بزانین لە ئێستای هاوڵاتیان لە نێو ماڵەکەی خۆیان یاخود لە نێو باخەکەی خۆیان یاخود هەندێک هاوڵاتیە باخی هەیە لە دەرەوەی شارەکان چۆن بتوانێت لەگەڵ نەمامەکان یا مامەڵە بکات، چۆن بتوانێت ئەو گژوجیای زیایی هەیە لە نێو باخەکەیە بتوانێت بە شێوازێک باش بژاری بکات یاخود چێڵانی بۆ ئەنجام با یاخود قڕکەرەکانی بۆ دابین بکە. ئەمانە کۆمەڵی بابەتن کە ئەمڕۆ ئێمە گفتوگۆی لەسەر بکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک عەلی حامید و ئەندازیاری کوشت و کاڵ و تەپێژی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی کە بەڕێزیان ئێستا لای ئێمە میوانە. زۆر بەخێر بی کاک عەلی. سپاس دەستە خۆش بێت. با من سەرەتا لەوە دەست پێ بکەم لەگەڵ ئەم خۆڵبارینەیە بینیمان لە چەند ڕۆژێکی ڕابردووە بە تایبەتی هەر کەسێکمان بەیە ڕۆشت بێت داخمان هەڵکێشەوە کە چەندین درەخت شکاو و کەوت بۆ سەر شەقامەکان. ئێوە وەکو باخچەکان تا چەند هەوڵێن ئەو نەمامانە بە شێوازێکی باش پارێزگاری لێ بکەن. وازام لە چەند ساڵی ڕابردووە لەسەر شەقامی پارکی ئازادی ئەو نەمامانەتان گۆڕی نەمامی کەتانچان بۆی کە ڕوبەڕووی ئەو ڕەشەبایانە بێتەوە کارەکەن بۆی کە ئەمانە چارەسەری بۆ بدۆستنەوە. سپاس بۆ کەناڵەکەتان بۆ تەوەرەکەش. زۆر سپاس. بەنسبەت باسی چەند ڕۆژە لەمەوە پێشکەین کە ڕەشەبایەکی لە ناکاڕوویە بۆ هۆی شکاندنەوەی چەند نەمامێک لەسەر شەقامی بازنەی مەلیک مەحموود ئەگەر بزەبت تهدیدی شکەین بەشی باکووری بڵین بلوارەکە واتە بەشی سەرەوەی بلوارەکە لەبەرەوەی تۆزێک تۆپۆگرافای سلێمانی تریش بووە بەشی سەرەوە تۆزێک بۆ ڕەشەبا و سەرما زیاترە لە بەشی خوارەوەی سلێمانی وایە بەشی بازنەی مەلیک مەحموود دارەکانی زیاتر ئەو نەمامانە بوون کە چەند ساڵێکە ڕوێنراون پێشتر داری سەبەحبەحە. کێشەکە لە دارەکەدا نییە بەداخەوە زۆر جار هەیە هاوڵاتی یا کەسێک کە شارەزایەکی سەوزایی نییە زۆر جار هێرشە کاتە سەر سەوزایی یا بەڕاتی باخچەکان ئەم دارانە بۆ ڕوێنراون یان بۆچی چەند ساڵە خزمەتێکن لە ناکاو ئەشکێتەوە. کێشەکە لە کەشوهۆی شاری سلێمانیەوە تا ئەم نەمامە خۆی یەکێکە لە نەمامە باشەکان یەکێکە لەو نەمامانەی باشترین ڕێژەی ئۆکسجینە خاتە ناو ژینگە و ڕێژێکی باش شێر دروستەکات زوش گەورە خێرای زیاترە نقطە جەوهرەکە لێرەیە یەکێکە لەو نەمامانی کە نمووی زۆر خێرایە هۆکاریشە بۆی کە نەگات بۆی خانەکانی یا شانەکانی ئەو لخ و پۆپەی کە دروستیە کات پتەو بن بۆی لە کاتێکە لە کاتی خێرایی نمودا کاتێک ڕەشەبایەک یان گۆڕانکاری ژینگە ڕوایە چەند لقێکی ئەشکەیان و زۆر جار هەیە بە تەواوەتی دارەکە لە ناوەبات ئەمە هۆکارەکە بۆ ئەوی کە هۆکارەکە ژینگەیە هۆکارەکە نەمامەکە نیە بەداخۆ. بەڵام ئێمە وەکو بەڕاتی باخچەکانی سلێمانی لە پلانی خۆمان تۆزە دوورکەوتینەوە لەبەرەوەی ژینگە نەک لەبەر ئاماژەم پێکە وەکو نەمامەکە و چەندین هەزار نەمام لە بری ئەو ڕوێنراوە هەروەک کاکە سەرکۆژ ئاماژەی پێکرد ساڵی 2024 بوو نۆژەنکردنەوەی بلوای سعید کابانمان کرد بە تەواوەتی کە نەمامەکانی پێشتر سەبەحبەح بوون هەمووی کرا بە ناروەند سەوزایەکی باشدانرا و سیستەمێکی ئاودێری و گوڵ و پەرژین و چەندەوەنێکی جوان خرا ئەو بلوارە و توانیمان نەمامێکی جوانتر پێشکەش بە شاری سلێمانی و ژینگە شاری سلێمانیکەین لە شوێنەکانی تریشە هەر نەمامێک بشکێتەوە یان هەر جۆرە نەمامێک وشک بێت بە هەرۆکارێک باشتر و جوانترە خرێتەوە شوێنی. واتە هەڵێن ئەو دارانە زیاتر بڕوێنن کە بۆ ڕەشەباکە بەرگە هەڵگرترا. جا کاک عەلی ئێستا ئەم خۆڵبارینە ئەوەنەی کە بەڕێزت بەدیت کردبێت چۆن کاریگەری کردوێتە سەر سەوزایی و سەر ڕووەکەکان و دار و درەختەکان. ئەم خۆڵبارینە ئەگەر دوو لانی وەرگرین لایانی باششیە و لانی خراپەشی هەیە. لایەنە باشەکانی زۆر هۆکارمان هەیە یەکێکە باسییان کەین بۆ نمونە دابەڵانی پلەی گەرمی یعنی زۆر جارەگەر هەست پێ بکەین کاتێک کە خۆڵباری نەبێت پلەکانی گەرمادا ئابازە لەبەرەوەی تەبەقەیەکی باش دروستەکە لە بەشەکانی سەرەوە ئەو تیشکانە یاخود ئەو گەرمی لە خۆرەوەیەت تەقریباً وەکو فلترێکە گەرمەکە کەمەکاتەوە. سوودێکی تری بۆ مێرووەکان زۆر جار هەیە ئەو مێروانی کە زیان بەخشن یان هۆکارێکن لە هۆکارەکان ئەگەر دیقەت بنەم دوو سێ ڕۆژە ئای من لە ماڵی خۆم باسکەم ئەم شەو مێشولەم لە لای گڵۆپەکانی شو نەبینی کە ئەمە هۆکارێکە بۆەوەی تۆزە لە مێرووەکان و مێشولە و هەنێک ئافە هەیە کە بۆی مێشولەکانی شۆ بۆی مێروەکانە گوازێتەوە
دوورکەوێتەوە دووری ژنەڕێ ئەم پەتایی کە دروست بووە پەتای خوێنبەربوون یەکێک لەو میێروانی کە هەڵە نەبم بەهۆی ئەمە ئەگوێزێتەوە دەگوێزێتەوە لە شوێنێک بۆ شوێنی تر ئەگەر هاتوون خۆڵوانی تۆزە کەمیەکاتەوە لایەنەکانی تری زۆر جار بۆ پیتاندنی ڕۆکەکانە بۆ زۆر جار هەیە بۆی هەڵگرتنی تۆزی خۆڵەکان دەنکە هەڵاڵێک دەچێتە ناو لە گوڵێکەوە بۆ گوڵت پیتاندنە یعنی زۆر سوودی تریشی هەیە بۆ پێز بۆ لە بوارەکانی جوانکاری لە بواری بەڵێ ینی بزەبت خۆڵباری نەکە ڕەشەبانە بزەبت دەبێتەوەی تازەبوونەوەی زۆر نەچینە بواری طوبیەکانی شوکە اختصاسی ئەمەژنیە بەڵام بە پێی ڕچێ چوانی کە زانیاریمانەیە تازەکردنەوەی پێدواتە گەشەکردن بە پێستی ژەداد وەکو مرۆڤ ئەمانەمووی سوودەکان زیانەکانیشی زۆر جار هەیە بۆ وانی کە تۆزێک نەخۆشن تەنگە نەفەسیانە ڕەبۆیان هەیە پیسکردنی ژینگەکە یا پیسکردنی بەشی سەرەوەی ڕۆکەکانە کە ئەمەش ئاسانکارە ینی بۆ دوای خۆڵبانیەکە توانێ ئەو ڕۆکانە یاخود ئەو بەشە سەوزانە بشۆیتەوە هیچ ئەشکال نابێت و هەروەها یەکێک ئەگەر زیانیشی باسکەین تەبقێکی باش دروستەکە لەسەر گەڵاکان یا بەشە سەوزاکان لەوانە تەسیراتی بە لەسەر چالاکی ڕۆژنە پێگاتن بۆ ڕۆکەکان کە ئەمەش تەسیرێکی وای نابێت و واتە تەسیرێکی سلبینیە لەسەر ڕۆکەکان بەعکسەوە باشترە و زۆر جار سوودیشی پێگایێت بۆ ڕۆکەکان باشە بەڵام بۆ مرۆڤەکان هەنێ لایانی باش و هەنێ لایانی خراپ زۆر لایانی خراپ زۆر باشە بینە سەر ئەوەی کامە خۆڵبارین ڕۆژشەباکە ئێستا ئەبینین هەندێک لە ماڵەکان ئەیانێ باخەکانیان ڕێبکەنەوە ئیتر چیمەن بڕینە دەرمانکردنی چیمەنەکە یاخود هەندێک ماڵ هەیە بە پێی ڕوبەری باخچەکەی پەرژینی هەیە ئەنجا دوایەوە بچین بۆ باخە گەورەکانی دەرەوە کە ماڵی وایە چەند نەمامی زۆری هەیە چۆن بتوانین دەستکەین بە بژارکردن پێمان خۆشە تۆ دوولایەنەکەمان پێ بڵێ هەندێک کەس هەیە پەنا ئەبات بەوەی کە لە ڕابردووە چۆن بە دەست کراوە یاخود بە ئامێر کراوە کێڵان و بژارکردنی کردووە هەندێک کەسیش هەیە ئەم دوو ڕێگایە بەکار نایێنێت ڕێگای خڕکەرەکان بەکارێنێ و دەرمانشتن بەکارێنێ بەڕێستان پێمان بڵێ یاخود بۆ هاوڵاتیان و بۆ هەموو ئەو جوتیارانە چ ڕێگایەکیان باشە و چۆنیش بیکەن سپاس بۆ پرسیارەکە بەنسبەت کاتێک کە تۆ بژارێک دەبێ یاخود ڕۆکێکی ناتەندروست دەبێ یاخود ڕۆکێکی نامۆتە بێت لە ناو باخەکەدا با ناوی بنینەوە ئێمە پێوترێ بژارواتە بژار ئەو سەوزایی کە تۆ نەدڕوانیوە حەز ناکەی لە باخەکەدا لە بەشە سەوزایەکە تا هەوێت بە زۆر جۆریەوە ئەنواع ئەشکاڵ بژارمان هەیە ڕێگەکان وەک ئاماژەت پێکە دوو لایەنمانە لایەنێکی سروشتیە بەدای ناوی بنین لایەنێکی کیمیاییە لایەنە سروشتیەکانی تۆزێک خاوترە واتە درەنگترە و دەستی کاریشی ئەوێت و بە خۆشحاڵی و ئێمە وەکو بەڕۆتی باخچەکان زۆر احتیمادمان لەسەر لایەنە دەستەکە کردووە واتە لایەنە میکانیکێکی بێ یاخود لایەنە سروشتەکەی بێت تۆزە دوورکەوتنەوە لە قڕکەرەکان سپاس بخوا لە هەنێ حاڵەتی نەخۆشییانە بێت دەگینا زۆر قڕکەر بەکار ناین بۆ بژارکردن کە بژارکردن دوو جۆری شێبژاری گەڵاپانەکان و گەڵا باریکەکانیشمان هەیە بەنسبەت هاوڵاتیانەوە هەتا بتوانن لە ڕێگەی دەستەوە یا ڕێی مەکاینەوە یا ڕێی کێڵانەوە بژارەکانیان لابرن هەرچەندە کاتێکی ئەوێت بەڵام زۆر زۆر بە سووترە زۆر زۆر سەلامەتترە بۆ خۆشیان بۆ بەروبەرومەکەشان بۆ چواردەوری ماڵەکانشان بۆ مناڵەکانیان بۆ تەندروستی خۆشیان بەنسبەت کیمیایەکانە و کیمیاکان ڕاستە لە ماوەیەکی کەمدا نەتیجەیەکی باشتاتێ بەڵام سلبیاتێکی خراپیشی هەیە بۆ تووشی چەندین نەخۆشی دەکات چکە بیرمان نەچێ مەوادی کیمیاین بەبەرکەوتن یاخود بە هەڵمژینیان هەنێکیان هەواییان بچێتە ناو لەشتەوە تووشی حساسێت تووشی نەخۆشی درێژخان تووشی پێست دەکات تووشی ئەنواع ئەشکاڵ نەخۆش دەکات چکە مەوادەکان کیمیاین بۆیە زۆر جار ئەگەر حاڵەت لە حاڵەکان ئێمە وەکو بەڕەوەتی بەکاریشی بین پۆستەردانی لە شوێنەکانە کە هاوڵاتیان یاخود ئەو کەسانی کە نزیکە لەو باخچەوە یا لەو شوێنە سەوزایەوە تکە نزیکی نەگەون چەند ڕۆژێک بۆ ئەوی تەسیراتەکەی نەمێنێت و لە دواییدا سەردانیە بەڵام بە کەم تا زۆر ئێمە زۆر زۆر دوورکەوتنەوە لێی لە هەنێ حاڵەتە ناوەک ئاماژەم پێکرد و لایەنە باشەکانیەوەی کە بە دەست و مەکاین بیکەن خۆی زۆر جار کاک عەلی ئەمە بەڕاستی بۆ هەموو ئەو هاوڵاتیانە وەڵامێکیش بێت یعنی زۆر کەس هەیە باخێکی هەیە لە دەرەوەی شار یعنی من خۆم ئەو ڕوبەڕیەوە بوومەتەوە مەساحەیەکی گەورە هەمووی نەمامی بەردارە بڕوا بکە بەستا ئامێری بچووکیش پێ بووە کە بۆتە کێڵێت و شوێنەکەش بووەکە ئەم هەفتێ کێڵامە هەفتەی داهات و ئەمەی کە بەرز بۆتەوە گژوجار لە نێودارەکانە بۆ منیش بۆ هەموو ئەو هاوڵاتیانەش چی بکەین ئەم ئەم کێڵانە یەک حاڵەت هەیە ئەم چییە یەک حاڵەت هەیە لە کاتی خۆی تەوقیتی کێڵانەکە مهمە بۆ نمونە کاتێک کە تۆ دەوێت بژارێک لابی بە کاتێک کە ئەبێ کاتێک لابی نەگەیشت بێتە فترەی گوڵکردنی واتە هێشتا هەڵی نەپێکابێ بۆ کاتێک گەشت بێتە گوڵکردن چەند تۆیەک
بەسە بۆ ئەوەی بکێتە عەرزەکە تۆ نەمامەکەشی لێواتە دایکەکەشی لە ناوبەری تۆکەی لە ناوێت تۆ ئەیکێڵی کەشێکی جوانی بۆ کێشتۆ ئەخیتۆ ژێر عەرزەکە نمووە کاتەوە بژارە تازەکەیتە دەرەوە یەکێک لە خراپەکانی بژارکردن بە کێڵانی کە ئەلۆی لە تەوقیتی خۆیان نەبێت و کێڵانیش هەموو جارە پێویست نییە بۆ نە تۆ کافیە تۆ بە جیازێکی ترەیە گیابڕینی پێڵن تەنها کورتی کەیتەوە نەگاتە ئاستێک لە ئاستەکانی ئەو دارەیە ئەو سەوزایی هەتە کافیە وردە و دەخۆی وشکە بێ و سۆری ژینەکەی تەواوە بەڵام ئەو حاڵەتی کە تۆ باست کرد حاڵەتەکە ئەوەیە گەشتە فترەی گوڵکردنی هەڵی پێکاوە چەند دەنگێک لەو تۆی بکێتە عەرزەکە تۆ کێڵاوتەتەوە ڕاستە دایکانەکەت کوشتۆ بەڵام کەشێکی لەبار بگونجاتەوە تۆکاتەوە عینە نەماکە ئەمە بووە گەشەی کردو ئەمە مشکیلەکەی مشکلەی کێڵانەی حاڵەتەکان کاتێک بژارزیاکە زۆر باش جا ئێستا باسی مێرووە زیان بەخشەکان ئەگەر بکەین ئەبینین هەندێک جار ئیتر لەگەڵەوەی کە گۆڕانکاری بەسەر کەش و هەوایە هاتووە و ئاوا کەش و هەوا تێک چووە ئەبینین مێرووەکان هەندێکیان ئەوانەی کە زیان بەخشن گۆڕانکاری بەسەر ئەوانی شاهاتوە یان هەندێکیان کە نابێت بۆ نمونە لە کشت و کاڵا هەبێ زۆری کردو ئامانە فترەیەکە جۆرە کولێک ئەبینرێت کاک عەلی ئەوترێت کە هەم خراپە هەم هەتا کودی قەبارەکەی زۆر گەورە هەبێت ئەم کولەیە ئەگەر لەسەر ئەمە زانیاری زیاترمان جەنابەت پێشکەش بکەیت سپاس بۆ پرسیارەکەت بەنسبەت کاتێک باسی مێرووەکان کەین مێرووەکان بەشێکن لەو زیندەوەرانەی کە ژیانی ئێمە و ژینگەکەشمان دروستەکەن و بەشێکن لەو زیندەوەرانەی کە ئەتوانین بڵێن ئەمیژە بێ بە دوو بەشەوە توانین مێرووە سوود بەخشەکانمان هەیە و زیان بەخشەکانیشمان هەیە و جۆرەکانی مێروشمان هەیە مێرومان هەیە قرتێنەرەوە تا لەسەر گەڵا و قەد و بەشەکانی سەوزایی ئەژێ هەنێکمان هەیە وەکوایە مژەرەوە تا لەسەر شلەمەنی ناو ڕۆکەکان ئەژی هەمانە لەسەر بەرهەمەکانی ئەژی هەمانە دەبێت هۆی گواستنەوەی نەخۆشی ئەمانە هەمووی مێرووەکانن کە زیان بەخشن کە زیان ئەگەێنن بە ڕۆکەکانمان وە زۆر مێروشمان هەیە سوود بەخشن یعنی ئەگەر هاتوو ئەو مێروانە نەبن بڕوات هەبێت لەوانەیە مرۆڤ خواردنی دەست نەکەوێت بەدەر لە هەنگ بنمونە هەنگ وەک ئاماژە یەکێکە لەو مێروانی کە داتاکان یاخود ڕسێرچەکان یاخود بەحسەکان ئەڵە نەگەرات و هەنگ لە ماوەی چەند ساڵێکا لەسەر ڕووی زەوی نەمێنێت ژینگە تێگەچێت و مرۆڤ خواردنی دەست ناکەوێت کرمی ئاوریشمیمان هەیە کە یەکێکە لە مێرووە سوود بەخشەکان کە لە زۆر بواری پیشەسازی و جلوبەرگ و بوارەکانی جوانکاریە بەکاردێنرێت مێشمان هەیە بۆ هەنێ بەڵێ هەنێ جۆر هەیە مێش دەبێتەوەی لە ناوبردنی هەنێ نەخۆشی هەنێ مێشولە ئەخوات یاتا مشەخۆرە لەسەری زۆر جار هەیە نەخۆشەکان لە ئەبات زۆر جار هەیە دەبێتە هۆی لە ناوبردنی ئافەیەک بۆ خاڵخاڵۆکەمان هەیە کێکێک لە مێرووە سوود بەخشەکان زۆر جار هەیە لەسەر هەنێک دار هەیە کە دەبێتە هۆی خواردنی ئەو مێرووەی کە زیان بەخشەواتە مێروویەکی سوود بەخش دەبێتە هۆی لە ناوبردنی مێروویەکی زیان بەخش کە بە نمونە وەرگرین من خاڵخاڵۆکەمان هەیە ئەگەر هاتوو ڕۆکێک لە ڕۆکەکان نەخۆشی منی لەسەر بەیەکێک لە چارەسەرەکە بایۆتیکەکان ئەوەیە کە تۆ قڕکەریش بەکار نایانی خاڵخاڵۆکە زیاد کەی لەو ناوەیە خاڵخاڵۆکان دەبێتە هۆی لە ناوبردنی وڵای سەکانمانەکانی ئەوانە نەماون بەڕاستی ڕۆکەکاری سروشتە زۆر دارێمە لە گەڕەکانە لە بۆشمان بۆ بین خاڵخاڵەکانی خاڵم لەکوێ ینی بینمان بۆ یان بۆ نمونە لە زەویە ئەوسا دەستمان یاریمانە کرد گەڵۆشەکەمان لە کۆمەڵی کرمی تایبەتە بوو کەشیکەرە هیچی نەما ئەمانە هەمووی گۆڕانکاری ژینگەیە هەمووی بەکارهێنانی قڕکەر و مەوادی کیمیایی و کەمکردنەوەی سەوزاییە لە هەنێ شوێندا واتە زۆر جار هەیە وەک ئاماژەت کەسێک باخێکی هەیە بۆی باخە بێستانەکان باسکەین باخە جوانکارەکان لەبەرەوەی بەرهەمێک لە بەرهەمەکانی ئینتاجکە زۆرترین قڕکەر بەکارێنە بەداخەوە ئیتر قڕکەری وەکو مێرووەکان بێ یاخود مەوادی کیمیایی بە بۆ بەرهێمێنانی بەرهەمەکەی بێت لە ڕووی ئینتاجە و لە ڕووی کوالیتەوە کە ڕاستە کوالیتی لەوانەیە لە ڕووی شێوازەوە جوان لە ڕووی کوالیتەوە لەوانەیە زۆر کوالیتی نزم بێت زۆر ئەبێ بگەڕینەوە بۆ ڕێگە دروستەکە ئەوەی بگەڕینەوە بۆ بە کوردەکەی بگەڕینەوە بۆ کشتتوکاڵی سروشتی واتە بەکارهێنانی کشتتوکاڵێکی سروشتی کە هیچ مەوادێکی کیمیایی هیچ مەوادێکی قڕکەر هیچ مەوادێکی ناتەندروست بەکارنێنین بۆ ڕۆکانمان کە
کە ڕۆکانیشمان ئەتوانین بەرهەمێ بین و زۆر زۆر احتیاجیشە بۆنە تۆ بۆی ڕۆکێک ئینتاجێکی بۆی مەوادێکی سوودبەخشی پێ توانین کۆمپۆز بەکاربێنیت، توانین پیتمۆز بەکاربێنی کە ئەمان هەمووی مەوادی سروشتین لە ڕۆکەوە دروستکە توانیت تەغزیەی ڕۆکەتی پێ بیت و ئینتاجی بێ لەوانەیە تۆزێک خێرانە بێ بەڵام کوالیتیشی باشە و سەلامەتریشە. ئەجا بینەوە سەر پرسیاری کولەکە کولەش یەکێکە لەو مێروانە ئەمیش سوودیشی هێ زیانیشێ بۆنە زۆر جار هەیە دەبێت هۆی ئافەیەک لە ئافەکان بۆنە لە زۆر جار لە گەرمەکە لە جوئەدایە لە شوێنێک لە سەوزایەکانەدا لە گەڵاکانی خوا ئەمە دەوترێت ئافەی کولەواتە زۆر جار هەیە پێویستەکات تۆ قڕکەر بەکاربێن یا زۆر پێویستەکات لە حاڵەتەکانە کە لە کۆنتترۆل دەرچێت یعنی قڕکەرەکان بەکاربێنی بەڵام بە شێوازێکی تەندروست بە شێوازێک کە تەسیرات نەکاتە سەر بەرهەمەکەت و زۆر جاریش هەیە لە حاڵەتەکان گواستنەوە هەیە لە کولە داواتە لە شوێنێکەوە دەچێتەوە بۆ شوێنێک تر زۆر جار ئافەکان لە وڵاتی دراوسیەوەیە لە شانێکی ترەوەیەت کە ئەمە حاڵەتێکی زۆر سروشتیە لە کولەدا هەیە و زۆر جاریش هەیە سوودی هەیە بەگا ماژەمان پێکرد سوودەکەی زۆر جارەی لەسەر دەبێت هۆی لە ناوبردنی مێروویەکی زیان بەخش کە لەسەری زۆر جار دەبێت هۆی پیتاندنی ڕۆکانمان زۆر جارەوەی کە هەنێک میوەی زیان بەخش لەسەر ئەو میوانە ئەژین ئەمانە هەمووی ئەو سوودانن کە لە مێروەکاندا هەیە و زۆر زۆر لایەنی باشیان هەیە و خراپیشیان هەیە. باشە ئێستای بینین کاک عەلی ئەو جۆرە کولانە کولەی ڕەشن هەرتی ڕەنگیان ڕەشن قەڵەویشن یعنی من بەڕاستی کە ڕۆژانی هەینیە گەر بڕێ بۆ چیای ئەزمەڕ لەسەر شەقامەکەی یەک جارێک پارچەمە بڵاو بوونە تو یان خور هەمویان بە درەختەکانەوە ئەمە هۆکاری چییە؟ هاتنێکی زۆری ئاوای لێشاو کە زۆر جار ڕوبەڕووی کۆمەڵی باخی جوتیاریشە بێتەوە زەرر و زیانێکی زۆری ڕاستەکەی هۆکارەکەی زانی زۆر هۆکارەکەی ژینگەیە کەشوهەوایە گواستنەوەی بۆنە خۆی لەوانەیە لە شوێنێکا بێت کەشوهەوای گونجای نەوێ بۆ ژانی خۆی مەجبورە ئەچێتە شوێنێک کە کەشوهای لەبارە لە ڕووی سەوزاوی لە ڕووی ژینگەوە لە ڕووی کەشوهایەکی لەبارە بۆ ئەو کولێ و لەوێ زیادبوون ڕوئەیات و وردە وردە پەرە بخۆی بەڵام کاتیشان ینی زۆر نییە واتەش مودەیەکی کەمیانەیە هەمووی 2 هەفتە بۆ 3 هەفتە ناگاتە مانگێک تەمەنیان هەرەوەنێ وردە و دەتیاچن و هیچ زەرێکیشانی ئەو کولانە یعنی هیچ لەو کولە زیان بەخشانە نین کە تەسیراتیان هەبێت چونکە لە زۆر باخ و بێستانەکانیشا هەیە ئەو کولانە احتیاجی بەڵام تۆزێک ئیزعاجکردن بۆ هاوڵاتی بۆ مناڵ بۆ ئەگیناوەکو زیان بەخش نێو کولێ جا بەڕێزت باست کردوێتن هەندێک جار ئەگەر بۆ نمونە ژمارەکەیان زۆر بێ تۆ ناچاری قڕکەر بەکاربێنی فترێکەوەی لە هاتو هەر کەنای قڕکەر ئەهێنی هاوڵاتیان خەمیەکیانتیا دروستە بێڵە بەخوا قڕکەر مادەی کیمیایی ئەوەی کە لە هەندێک وڵات ڕێگە پێدراو نییە بەکارهێنە ئەمە ئەگەر بەڕێزت لە باسی بکەی وتت بە ڕێگە دروستەکەی بەڵام قڕکەر ڕێگە دروستی بەکارهێنانی قڕکەر ماتای چییە؟ ڕێگە دروستەکەی بۆ لە کاتێکا بێت ئەو بەرهەمەی کە تۆ هەتە نەگەیشت بێتە ئینتاج واتە بەرهەمەکەی نەگەواتە کاتێکە و قڕکەرە بەکارێنی تەسیراتی لەسەر بەرەکەی نەبێت تۆ بەرەکەی بەکارێن کاتە ئێمە بەشێکی سەوزاییمان هەیە یا بێستانێکمان هەیە احتیمادمان لەسەر بەرەکەیەتی ئیتر بەرەکە نەوات حەجەرەکان بێ قۆخ بێ قەیسی بێ سێو بێ بۆ نەترێ بێ ئەمانە هەمووی ئەو بەرهەمانەی کە تۆ بەکاریانێنی و سوودیان لێوی واتە کاتێک بێت قڕکەرەکە بەکاربێ نەگەیشت بێتە ئەو حاڵەتە بۆی تەسیراتی لەسەر بەرهەمەکەی نەبێت یا زۆر جار هەیە کاتێکە کە بەرەکەی پێگەشتووە بەڵام مێرووەکە تووشی بووە ئەم کات زۆر جار هەیە تەسیرات لەسەر هەنێ مێرومان لەسەر بەرەکەی نیە لەسەر بەشە سەوزایەوەتە تەسیراتی لەسەر بەرەکەی نیە هیچ تەسیراتی لەسەر بەرەکەی ناکات و گەیشتۆتە حاڵەتی گەیشتن تۆ کاتە سوود لە بەرەکەی دوو ئیسفادە لە سەوزایەکەی ناگەی واتە زۆر نەمامانەیە کاتێک کاتە بەرەکەی سەوزاکەی بکێتەوە و وەرزێکە لە وەرزەکان ئەمەش حاڵەتێکە بۆ نە حاڵەتێکی تر ئەوەی کە هەنێک قڕکەرمان هەیە ستاندەری عالەمین تۆ توانیوانە بەکاربێنی ڕێژە لە ڕێژەکان لەوانەیە زیانیان هەبێ و زۆر قڕکەریشمان هەیە زیانیان بۆ ڕۆکان نییە تەنها لەسەر مێرووەکان یا لەسەر نەخۆشیەکان ئیشەکەن و هیچ ئاڕازێکی جانبیان لەسەر ڕۆکان نییە گەر بە نزبێکیش بەکاری بێنی هیچ تەسی ناکاتە. باش بچینە سەر بابەتی کەمانەوەی کە باسمان کرد جوانکاری و ڕێخستنی باخەکانە ئیتر لە ماڵەکانە بێخود لە باخەکانی ترابێ ئەوش بەرژینی هەیە و چیمەنی هەیە و گوڵ و گوڵزاریشی تیا ئەڕوێنن لەم کاتەیە پێویستە لە پەرژینەکەەوە دەست پێ بکەین بڕینی پەرژینەکان چۆن بێت و چۆن بتوانین ئەو چیمەنەی کە هەمانە زۆر کەسەیە چەند ڕێگایەک بەکارێنێ هەندێک کەسەیە دەرمان بەکارێنێ بۆی زیاتر گەشە بکە هەندێک کەسەیە ئەیسووتێنێت هەندێک کەسەیە بۆ نمونە ئەو ڕێگا سروشتیە کۆمەڵێ بیتمۆز و دەرمانی ئاژەڵی و پاشماوی ئاژەڵی و شت بەکارێنێ بۆی زیاتر هێزی تیابێ ڕێگا دروستەکان کامەیە کاتێک ئێستا باسی ئەو ئیشوکارانە بکەین کە لە ناو باخچەکانە یا شوێنە گشتەکان یاکو پارکەکانە یاخو باخێکی لە باخەکانی خۆتا هەت بێت
ئێمە وەکو بەڕەوەتی بەخچەکانی سلێمانی ئیشەکانمان لەم وەرزەدا بژارکردنە جوانکاریە کێڵانە نەمامڕواندنە با باسی پەرژین بڕینیت کرد پەرژین بڕین جۆرەکە لە جۆرەکانی هەڵپاچین بەڵام هەڵپاچین واتە ئەچێتە بواری جوانکاریەوە جوانکاری واتە ئێمە بەشە سەوزاکان جوانکاریان تیاکەین پەرژینی یەکێکە لەو ڕۆکانێک کە بۆ جوانکاری بەکاردێنرێت کاتێک پەرژینێکمانێ ئێمە دەمانەوێت لە شێوازەکان ڕێکی خەینەوە یاخود سیاجێکمان پێ دروست کردووە تەشکیلاتی تیا دروستکەین کە تەشکیلاتەکەی تیا دروستەکەین بەو شێوەی کە خۆمان ئەمانەوێت یاخود بەو شێوازەی کە دروستە بۆ ئەو پەرژینە و زۆر جاریش هەیە لە ئاستێک لە ئاستەکاندا ئێمە ئێڵینەوە و تەشکیلاتی تیا دروستە یا زۆر جار پێویست ناکات دەستکاریکەی زۆر جار هەیە لە وەرزێک بە وەرزێکی تر فەرقەکە زۆر جار هەیە پێویستەکە لەم کاتەدا دەستکاریکەی لە وەرزی گەرمادا دەستکاری نەکەی لە سەرمایەکی زۆرە دەستکاری نەکەی بەڵام پەرژینەکان بەعام ئەتوانین دەستکاریان کەین بەپێی ئەو ویستەی کە خۆمانەوە بەپێی ئەو وەرزەی کە گونجاوە باسی چیمەنبڕینیشت کرد چیمەنبڕینیش یەکێکە لە جوانکارەکانی باخچەکان ئەکرێت کە بە ئامێرە کرێت و زۆر جاریش کاتی خۆی بەهنەی ئامێری دەستکرەکرا ئەویش جوانکارێکە لە جوانکارەکان بۆیە کاتێک زۆر جار ئەگەر چیمەنەکە زۆر درێژ بێت بەشێکی هەتا و نایا لەو چیمەنە و بەشی خوارەوەی زەر دەبێت بۆیە پێویستە ناوە ئەو چیمەنە بپڕیت و ئاودانێکی باشی کەیت و مەوادێکی باشی بۆ بەکاربێنی بۆی چیمەنەکە سەوز بێت مەوادەکانی زۆر زن بۆ یۆریامان هەیە کە زۆر جار بەکارێنین وەکو خۆشمان و هیچ زیانێکیشی نییە وەکو لایەنی تەندروستیەکەی تەنها وەکو مقەویەکە وەکو جوانکارێکە بۆ چیمەنەوە بەشی سەوزاکەی زیاکە و تۆزە دوورکەینەوە لە موادی تۆزێک ئەوی کە ئاماژەت بکرد پاشەڕۆی ئاژەڵان تۆ چکە زۆر جار هەیە دەبێتەوەی دروستکردنی وەکو خراپ نییە بەڵام مشکلەمان بۆ دروستەکە لە ڕووی بژارەوە بۆ نە زۆر جار هەیە تۆ ئەو پاشەڕۆی ئاژەڵانە بەکارهێنیت هێچکار تۆوی ڕۆکانی تێدایەوەتە کەکی بە بەشە سەوزایە باخەکەتە یاخود بەشێکی سەوزایە کە سەوزت کردووە تەواو لە ناوی ئەبات وەکو جوانکاری بژارێکی زۆر دروست ئەبێت و هەروەها ئیشت بۆ دروستەکات کولفێکی دەست مادیت بۆ زیعەکە کە پێویستە و زۆر جاریژەوە نەخۆشی تایە مێرۆکانی تایە ڤایرۆسەکانی تایە بەکتێرەکانی تایە دەبێتەوە هۆی گواستنەوەی نەخۆشی بۆ هەستەسەوەی ئەمەش کێشەیەکی ترە پێم وایە مادەیەکی لێ ئەیەن بۆ تاقیم و پاکردنەوە بۆەوەی کە مەگە میکرۆبێ شتێکی تیا کاتێک کە تۆ پێی کیمیای بەکار چەند مەرجێکی پێش هەموو شتێکە بێکم ئەو ساڵە نەبێت تۆ چەند مانگی یاد بەلایانی کەم ساڵت داد ناوێت بۆی تەواو تەحەلولکە تەواو شیکاری کیمیایی خۆی بکە تەواو ئەو بژار و تۆشتانی کە تایەتی لە ناو بچێ و زۆر جای وەکو کۆمپۆستیش بەکارێنین لەگەڵ مەوادێکی ڕۆکیات تێکەڵ یەکەین بە نسبەی لە نسبەکانی و دەیڵین و تا ڕێکارە کیمیایەکانی تەواو کات و پێینێکی تەندروستمانەیە بەڵام لە ناو بێستانەکان ناتوانین بەکارین بەڵام تۆزە لە ناو باخچە و جوانکارەکانی ناو باخچەی خۆتا و پاکەکاندا نەکعلی زۆر جار باخچەکە تۆڵی ئەگەر بە ڕێژەیەکی پانتایی بڵایکەی تۆ لەوانێ بژایەکی زۆرە بۆ دروست بەڵام هەندێک لە هاوڵاتیان بە قەراخی باخەکەیە گوڵی چانوە بەس بۆ بەشی ئەو گوڵی خۆی دایێنێ ئەگەر بۆ ئەمە ئاوە بەکاری بێنێ ئەتوانین لە ڕێژەی لە ڕێژەکان ئەتوانی یەکێکە لە پەینە سوود بەخشەکان بەڵام مەشاکیلەکانی با نەموت خراپە وتم مەشاکیلی زیاترە تۆزت ئەم بژارەت بۆ دروستەکات و هەنێک نەخۆشی ئەگوێزێتەوە ئەگینا زۆر جا بۆ گوڵەکان بۆ نەمامەکان چاڵەکەی تۆزە چاڵێکی بۆ بکات چەند 20 سانتیمێک و تێکە و گڵی بەرەو بەسەرا یەکێکە لە پەینە باشەکان یەکێکە لەو مەوادە باشانەکەی بۆ سەوزاکان توانی بەکاری بۆ بێستانەکان زۆر هاوڵاتی کە بێستانی هەیە بەکارهێنێ بۆ گوڵەکان زۆرجار مەشتەلەکانیش بەکارهێنن بەڵام تۆزێک بۆ ڕۆکە جوانەکان بە تایبەتی ناو ماڵ بۆ ئینجانەکان بە هیچ شێوازێک زانستینێ بەکاری بێنی چونکە کێشەی زۆرە بۆ ئینجانەکان کرم دروستەکان نەخۆشی دروستەکە بۆنی ناخۆشە لە ناو ماڵە زۆرجار تۆ مناڵەکە بە دەستێکاتە ناو ئەمانە هەمووی مەشاکیلەکە تا بتوانین لە ڕۆکە جوانەکانە لە ناوبەخەکانە بەکارهێنین NPK-کەش بە ڕێژێک لە ڕێژەکان بەکاری بێنی گونجاوە چونکە زۆر بێت ئەویش لە جاتی ئێوەی باش بێ خراپە چکە دەبێتەوە هۆی سووتاندنی ڕۆکە و لە ناوبردننی زۆر سپاس بۆ زانیاریەکانی بەڕێز ئەوەی بینەرانمان سوودیان لێبینی بێ